لە حاڵەتێکی وادا کارەسات ڕوودات ئۆباڵی ئەم کارەساتە دەکەوێتە ئەستۆی شێ دەکەوێتە ئەستۆی ئێرانیەکان کە شەڕیان و تەسعیدیان گاندووەتە ئەم ئاستا یاخود ئەوانەی کە هێرشیان ئەنجامداوە. ئەوەی کێ شەڕی فرۆشتووە ئەوان لە دانوستان نابوونە. ئێران بۆ تەسلیم نابێت دکتۆر محەممەد لە کاتێکە دکتۆر محەممەد وەزیری دەرەوەی ئێران ئیشارەتی بەوە کرد مفاوەزات و دانوستانەکان بەرەو زۆر باش ئەڕوا لەو حاڵەتەیە دەستیان کرد بە لێدانی ئەم جەنگە هەڵگیرسانی ئەم جەنگە. ئەمە مەسئلەیەکە عەرەب ئەڵێ ئەلبادی ئەظلم، ئەوەی کە لە پێشە شەڕەکانێتەوە ئەوە زاڵمە. ئەم دیفاعکە بە پێی قانونی دەوڵیش تۆ توانی دیفاعکەی بە پێی شەریعەتی خودای تەبارەک و تەعالاش کەسێ بێ ماڵەکەت داگیرکە کەسێ بێ وڵاتەکەت وێرانکە کەسێ بێ بتکوژێ توانی دیفاع لە خۆت بکەی. قانونی دەوڵیش وا ئەڵێ و شەرایی ئاسمانیش وا دەڵێ. بەڵام ئەوان بۆ ئاشتی هاتوون. دیارە کێ شەڕ فرۆشە لە هەموو دنیا. دکتۆر ئەوان دەڵێن ئێمە بۆ چەسپاندنی ئاشتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستی. ئاخرەوە درۆیەکی شاخاوەیەوە کۆم و درۆکانی کێن.